ئەرە ژنە تۆ لە چی؟ ئەوە تام لێرە پێم بڵێ کە ئەحمەدی کوڕم دەتو جارێ بڵێ سەلام عەلەیکم نا عەلەیکومە سەلام پێم گوتی کە ئەحمەدی کوڕم لەگەر برادەران چیتە تۆپانێ تۆپانێ ئەم چەند جارم پێگوتی ژنێ لێ نەگەڕێ ئەحمەدی کوڕمان لەگە ئەو کوڕانە هاتووکەوت بکە هاتووی بکە ئەمن دەیان ناسم ئەوانە شەرمیان پێ نییە هەرجار کەتنی دەکەن دەچێم ڕۆژی ئەحمەدی کوڕیشمان تووشی بەلایەکی بکەن لێ دەرنەچین تووشی هیچ کەتی نابی لەگەر ئەو منداڵانەی کۆڵانی خۆمانە ژنەکە جۆ لە من ڕابگرە ڕەبی خوایە زۆر پێم بێ ئەحمەد ئێستاکە لە چێ بزەبت ئەوە چەند جارە پێت بڵێم لەگەر ئەو منداڵانەی کۆڵانی خۆمان تۆپانەیەکە ناوەڵا برێ لە کافتریایە کافتریا چ باشە تو لە ملت دەبەم لێ ئەو کوڕینایە لۆ ئەش قەدەرەیەکەی وازی لێ بینە بابە کوڕەکەمان فێر بۆ دەچە کافتریای دوونێکە بە سوتفە بە پێش کافتریای تێپەڕین ئاوڕەکەم لەلەو ژۆرە داوە چ ببینم ئەحمەدی کوڕمان دانیشتیا پێی لەسەر پێی نێرگلێ دەچێشی بە کەیفی خۆی کە چایی بە من نەکات یەکسەر هەڵات چەندی بانگم کورە ئەحمەد جوابی نەدامەوە کوڕی من ناچتە کافتریان با قورئان پێشم گۆ بە چای خۆم دیتم دەگۆ ئەمە نیمە ژنێ کوڕەکەمان فێر بە درۆمان لەگە دەکا اسمعي يا قلبي اسمعي يلا ودي يلا دي دور خۆتا کەنەوە ئارە لۆ گۆڵم کردیە بیگەڕنەوەزارم نەکەی خم النبي وارزانی لە چێن دەرێ ڕاوەسێ با تەلەفۆنەشی لەگە بکەم ڕاوە دينمو يلا يلا تلفون اللي ساعة ركاكة بابم أنا واتسيا عاد تسوي تيجي داوش ألو برا بابا جان ئەحمەد ئەتو لە چێ کوڕم والله بابا جان لقاو ركام الساعة وەرە چایی خۆت و برادەرەکانیشت دەرێ وەرەوە زوویشم پێێتە آخر بابا توپاني دكين وەچی پێم گوتی مرت بشێنە زۆرەوە دەی باشا بابا جان يا احمد كاكا من درم كردوره كاكا دوره برا باب مش شبيت كردوره كاكا دوره بابس كاكا كردوره كاكا ارد زي تيك ددي كاكا وقتو كذا ما قاعد يقرا لەگە برادەران بووم سەی خوار ئێستا لە خۆتە هەمشاوەش کردیا کەنجین هاتەوە دانە بە شوێنەی تێبگەینە قەنەعەتی پێبینە بانەچتە دەرێ کچێ بە شوێنەی چ حالی چما ئەوە تێدەگا ئەمە مردی نەچی لەگەڵ کوڕەمان مرێین بابە ئەتوش تێناگەی دەتێم گەبزانە چت پێ دەڵێم ئەو برادەرانەی زۆر خراپن وەکو برادەرەکانی سەردەمی خۆمان نییە بابە سەردەمی من برادەرەکانی مە زۆر بە وەفا بوون بە ڕەوش بوون بە وەفا بوون نەک وەکو برادەرەکانی ئێستا كما كنت تكتب ماشي بابا باش نیمە بە خێریش نێوە لە چێ بکڕمەت ئێستا بابا لقى برا ركام توپانيم دكرت لەگە برادەرەکان کوڕم واز لەو برادەرانت بینە بە قوربانت بووم کورە ئەوانە من باش دەیان ناسم برادەری خراپن ڕەوشتیان باش نییە أري بابا تلون درق لو برا درام دبتوها إيه هو موقف اللوم نە بابە بە مۆقیفن ناکەبرێ ئەم نیشان خۆش دەوێ أري والله زور مني خوش دبي بەڕاست بري دەباش ئەحمەد بري جۆ بدەمە بزانت چت پێ دەڵێم بڕۆوا بکە باشە ماشا بابا ئێستاکە بڕۆ بەغاردان بڕۆ ناو برادەرەکانت خۆت بشەوێنە برێ برادەرەکان وەرن تازە بە سیارەی نییە ڕاست خۆم لە منداڵێکی داو کوشتم كشتن وەرەون دەڕاوەستێ بزانت چت پێ دەڵێم ئەوەی بکە بڕۆ ئەو خەبەریان بدێ داخۆ برادەرەکانت چ لۆ دەکەن هەڵس و کەوتیان کووە هەرچیان کرد وەرە لە بابی خۆت بژێڕەوە هەستە دەی بڕۆ آخر بابا لو کوڕم مناقەشەی مەکە لەگە بابت هەستە بڕۆ أري ده باب مسري کوڕم بەجێ بابت بکە چی پێگوتی ئەو هاکە دیارە مەبەستی خۆی هەیە هەستە کوڕم هەستە بەتاقی بابا. مەکە. دێ ماشي دەی عمد ايه عمد سمعت خود سمعت فريام خوا شبوه تاسو چینە توشتنی بام بکڕم بە سیارێ ڕۆیشتم منم لێکە چینا کوشتم خواوەرن ببەنە خەستەخانەی الفريق وشتي بەرە بەرە خواوەرن الفريق وشتي بابا نازان دەتوێت چی نیشانم دێت و دایە بابا ها کوڕم ها چت کرد دایە کا بابم
جاري پێم بڵێ چت کرد بابێنتان باز دەکەم ڕەحمان ڕەحمان بابا هاتم وەرە بابا وەرە باش ها کوڕەکەم لۆم باسکە بابا وەی گۆتت کردم دەستت خۆشوی هەرچوومەوێ دەرێ کە وەم گۆ کەسێکم کوشتیا کەسی نەناسی هەموو هەراتن ژنەکە دیتت کوڕم ئەم برادەرەکانی تو دەناسم چکە برادری ئەو سەردەمەی برادری مەسلحەت سینە برادری پارەینا برادری گەڕانێنە لە کاتی تنگانە فریای کەس ناکەون بابا برادری ئێستا هەموو وەنا نا کوڕم وانە ئەو غەدرەی مەکە لۆی سەردەمی تکوو بوون کوڕم جیاوازیەکی یەکجار زۆری هەبوو برادری سەردەمی من برادری بە وەفا بوون بە هەڵوێز بوون با قورآن کەم و کورتێکمان هەبایە لە یەکتریمان پڕ دەکردەوە ئامادە بووین ڕوحی خۆمان بدەینە یەکتری وەڵی بابا ئینسانی ئێستا بە گەنج و بە پیر هەمووی گۆڕانە و چی جارە نەماینە ناقڕم ناوە نییە ئێستا کە ئەم بە بەڵگەن لۆ دەسەڵمێنم برادری سەردەمی مە باشتر بوو یان برادری ئەو سەردەمی ئێستا باشە بابا جۆب دەمێن ئەحمەد بەرێ ئەت خۆ برادەرەکانی من دەناسی وەنیا بەرێ مام لوقمانوان هەی ئافری هەر ئێستا بڕۆکنیان بە پەلا خۆت بشوێنە برێ بابم ئێستاکە ئاگای لێنەوە بە سیارەی ڕاست خۆی بە کابرایەکی داو کوشتی بڕۆ داخۆوانە چ دەکەن ئەخر بابم تێناگەم باشە لە چوو بکەم هەستە کوڕم چم پێگوتی ئەوەی بکە باشە بابا ئەلو سامان باشی لە چێی زۆر باشە هەر ئێستا وەرەکرم ئیشم پێێتە دەی زووەرە ئەو ئەتو سامانت لۆ چییە حەقت نەبی ئێستا دێتی ئێرە هەموو شتەشی دەزانی بەس پێم بڵێ ئەتو بە تەمای چی پەلەی مەکە پەلا شەریف دەبی داری لە ڕحەتدەم مەعیدی چەند بە چەندە مام لقمان 130 وەی قوربانی مام بەبم. شەریف 30 هیچ نییە ئەتوبیە و پیاوە بچێکن ئەکرم فڕنیی بریە من لە مام لقمانە برتەوە یەکجار نەمبردەوە با یەکجار بوو ئەو ڕۆژیش نییە بە سەری تو مەعیدی قورگم دێش ئەگەنا شەریفی هەندی نییە لە قۆ گۆرای نارێ دۆمینە و قورجان چالاکان پێیت بێ مەحۆ ئەتش بێ لایوی مەحۆی ساکە شکم لێ زیادش دەبوون مەحۆ من غەشەنە فەلەیسە منە باوەڕ بکە خدا شاهێدی نییە برادراتیمان نیە نامینێ ها ئەوە لەبەر چاوتان نوێژی والله باشە علي والله دەزانی چیە زۆری مەری کاک محەیدین وەکو شفتی پلایزی وە قوڕم دێشە کۆمیدی شەریف کۆمیدی دە بنووسە مەحۆ ئەوەشدا شەربی داری لە ڕحەتدەم کورە نەکەی ڕاوەستی والله دەبی وەزلی بکەم کورە ئەی کەس بدووسە دەستە پوری ناگرێت لە خۆش وەزات خراپە نایە چ بکەم ئەو شەنسی ئای قوربانت بم کورە پازدە بنووسە ڕاکێشە شەریف ڕاکێشە بە قوربانت دەبم ئەنی شەریفە بەم کەڕۆ شەریف نەزانە کورە دەرەقەتم نایە وای شەریفە باو کەڕۆ ڕۆ وەرە خوارێ دەی وەرە خوارێ زیاد نەنووسی نییە بە قوربانت بم شەریف کورە ئەی کەس بنووسە شەربی نییە وەدلی بکەم ئەو ڕۆ نانت پێ نەخورێ چی هەموو ڕاکێشەێژەکان هەم لەکن تۆ ڕاکێشە باوکم ڕاکێشە تازە نییە دیسان لەکە نەکرەمی حەیام دەبێ ها بڕۆ دێ بە قوربانت بم دووە دەی ئەوە کورە پازدە بنووسە لێگەڕاگای لە خۆری بەخۆ پێی نەدی بەخۆ ئەو قورآانی برادرات باتێک دەبێت بنووسە پازدەی ناکەس ئەو نووسی ئەکرم والله من لقماني بدأتوا؟ كل لقمان نيتد، لا، عليك نيتد كي بشيء. بردنية ها ربي هالنبي عوض لود قس كذا سگس کە والله. دەستی بوتسن زۆرە زاری زۆرە با ئەو دەستیش دەژمێرین ئێستا والله شربي لي نكرم بخيني بالو قس كم نیتت دەستی پێ يا الله خوا وەرە باب نزل هەمە چ کوشتیا شيري الرحمن بەرێ الرحمن پیاوەی چاکە کوزەلامی کردی زەلامی کوشتیا بە قورآانی نێستا کابرا ئەمن و داکەم دەکوژم بەخوای چی کابلا چیە نازام
کابراکە هاتیەقی بابم دەگری بابت لە چێە؟ هەراتە هەراتیا؟ ئێستا کابرا لە چێ؟ کابرا تو تێم بگەینە تێم بگەینە. کابرا دەوێ ئەمن و داکەم بکوژی تۆرە خۆیان بکەنەوە عەدی ڕەحمان هەراتە نازەم لە چییە یعنی ڕەحمانی بابت کابرایکی کوشتە و سەلامەت شاتەمانێک و دیوێ تۆ نەتاڵێ بکاتەوە بەڕاستی تا هەستا خەمسەرەت رحمان كوا رحمان بلاي مني كشتوا ئەمە کوشتت ئەمە برای تو کوشتی توشي ئەتو ئەمە دەداسە ئەمە کوشتم ئەمن کوشتم دەلاکەوە والله كاك محيدي اما كشتو توشي كاكا امر كشتم دەلاکەوە شەریفە تۆ سەلامی کوشتێنی ئەمن کوشتیتم ئەمن دەناسیە تو توشي کاکە دادەریشی سڵحی دەکەی کاکە غەڵەتێک بوو کردم بۆچی ڕەحمان دەرێ کۆتەی دەفرێنی گوتری نافرێنم برادەرە بە ڕێزەکانم کاک سامان زۆر سپاست دەکەم ئەوە نواندنێک بوو بە دوان کردمان لە بۆی وانەکی جوان پێشکەش بە کوڕەکەم بکەم کوێم بەحۆ شەریف دەرێ لە قاعشا بدادشتینا بەس ڕەحیتە بەشا دەکەین ڕەحمان چی ناکەم با تێت گەینم بەێ ئەو کوڕم یەک دوو برادێک زۆر خراپیە بوو ئەموو داچی زۆر لەوەی دەترسان بەلا ڕێدابی بە ڕۆژە تووشی بەلایەکی بکەن نەب نەزانی کوو بڕوای پێبینم واز لەو برادرانەی بینی چکەوە بەردەوام دێ بۆ برادەرەکانی و زۆر باشن ئەمنیان خۆش دێ هەموو کات ئامادە لە خۆیان لە بۆم بەختکەن کەچی تاقیم کردەوە کەسیان وا دەرنەچوون هەمویان وازیان لێهینە یعنی چت پێ گۆت بوو چ بۆی گۆت بۆ تۆ تێما بگەینە سەلامەت بی گۆت و بڕۆ بە برادەرەکانت بڵێ ها پێم بە سیارە پێم لە منداڵە چینایەوە کوشتیتم ئەو جا لوقمە کە چوو پیانی گۆت و هەرێکە لەلایەکی ڕای کرد بوو کەس فریای نەکەت بوو ئەوەش برادەرەکانت بۆچی کوڕەپلکەکانی زۆر بێغیرەت بینە یعنی ئەوەی کە کرا هەمی سیناریۆ بوو هەموو سیناریۆ ئەلحەمدوللا يعني فيلمت بمدارينا هاتین ئەمە دۆمینەمان دەکرد چەند بوو 255 بە چەند لە باش شتێکدا 250 بە 50 او جب ئەوتە مادەم نیە مۆزعەکەمان گەلمان لەبیرم ناچی وەرەکەکە لەکەدا هەڵکە وەختی هەندێ نییە سەلامەتی هاتینە ناومانم دەفەرم بابچی لە ژۆرە دانیشی السيناريست الكبير رحمة قنبلة وەرە تێپڕ یا بۆ بەخێر بێت والله یا بۆ بەخێر بام رحمان من خوا حافظ بڕۆ سامانجان أتو بس ممنون وشي ئەوە قسمەتی خۆما کوڕەکی گەلە باشە سپاست دەکەم حاتموش بەشداری شار وێریەکەی بکاتن بام اخوانجان دست ما تشكا من لا ايوم خوش على قناع عقدەکەی بدی عقدەکەی سلامت بە تێپڕ دەی مارماڵۆ تۆڵە سەلامەت بە تێپڕ یا الله وەرە يا الله ورا كاك شريف كاك السلام عليكم كل محو والله باش تندر هنا لي جعفر دهقان تديرونيا بس خلاص بك دانشا جد قزم ها بجي باب النكي شيطان جبلك دانش يا اخو بخير والله ما لطرناك دوا كل كاكا اتو بياوي بكوجي اما هرين وش برادركاني تو جدريا بابا اما برادراني جاراني اما پروردي بيشترينا قيم شريف ام قد لبير ناسي تنبسمو محو 250 بە 50 دوای تەواوی بحسنتم روجك لي بيو شريف هادي دانا والله هذا بداخي بكم والله هذا بني بناريني لدستم كاك شريف نخوشش بأوروجي هادي كاتشي من او ذكر بابت براسي اول سيناريوش جواني درست او بس بزانم بجي بابت دكي دبي مطرق الريشه دبكم جيب لك قرم اما دزاني چند لگه یک برادرین هو رحمان و زارانی ندید یا نه هدی قرم زاران زمانی علم و معرفت و دفتری بو بس استقورا شريف قد نبي بناسي او قبل اللي دبا مو استقورا است زمانی دفتر دولار يا دولار شاباش شريف شاباش هذه والله كرة مأمستا كرة زاران
وای لۆت بمرم جارە ڕۆی نایەتەوە کورە کە میێوانت دەهات بە تووبی لە سەری خۆتی دابن بڕوا بکەی ئەوەندە احترامت دەگەر ڕێزت دەگرت دەبایە شیوی لۆ بکەی کورە ئەوجە لەسەر شیوەش کشمیشی دابنێ ئەوجە کشمیش چەند خۆش بوو هەدی ئاو لەبارەی گۆ دیارە خۆشە هەر گەلە مامۆستا بڕوا بکە دەبایە شەوێش دەکنت بی هەدی ئەگەر نەحسابنەوە بە میێوانی بەس ئەدی ئێستا شەریف گورە مارەوەدان کە ئێستا دەچێت میێوانێکی نا بڕوا بکە بە قادری قودرەت ئەوە تا بە خوڕ دەکا کەس لەوێ نامینێ هەر کەسە دەستە ژوورەکی شەریف خەریکی مۆبایلە. باسکەم ڕستەکە زۆر ڕاستە وەرە پێشان تەڵەبەی پێشاگە مامۆستای دیتوای حەف گەڕک هاری دەدا وەڵی ڕاستەکەی کەچی ئێستا مامۆستا دەست تەڵەبێ ڕادەکە مام لقمان کاتی خۆی ئەگەر کەسە کشتەی لەبیر چوو بە دەیانگوت ئەوە نەخۆشە بەڵام ئێستا واللهی بوتن ئەمەت ئەدی کاکە خەمو خەفەتەن زۆرە بەسێ دای بەسێ بوو ها گوتم نەکوناوتان گۆڕی بەسێ ئێستا بەو خودای ئێستا کە نییە خەمو خەفەتەن دە زۆرە دوعای دەکەم خوای نییە ئەو خەمو خەفەتەم لەبیر بستەوە بەس دۆڕان نەکەیتونە ئەو گەمەم قەت لەبیر ناچی دەبێ تەواوێت کاگلقمە ئەوجە لە هەمووی مهمتر ئەمە جارە نەگە جیرانێک ئیشی کردایە هەموو چون یارمەتیمانەدا تازیە با لەگەڵەوان تازیەماندانە بوو شایی با لەگەڵەوان شایی بەڵ ئێستا هەر ساحب تازی کات تەلەڤیزۆنی پێکە چیە وەڵا ئەڵقەم هەیە هەدی نانا ئێستا چەند ڕقیان یەکتی مشکلەکە دەبی لە باتلۆت هەڵکەنیە خێ پێدا دەکەن بارات پێدا دەکەن و گەمێت هەر لێ دەبەمەوە لیمۆندزی پێدا دەکەن کورە ئێستا خەزم نەمایە ها بەس وەڵڵی ڕەحمەت پیاوەشی لە چاچی ڕەحمە بریا بە ئامۆزان بە ئێستا ئامۆزاژ ئەو بابە باشە دەیە هەی بە قوربانی بی دەستی ماسکە کورە بەو قورعانی دەستی ماز نەکەی نیت لێ دەدەم تەماشەکە برادەری جاراکو بوو ئەلی وڵڵا کاچی من جاران کورە بالۆت باسکەم جاران وەچی دەچینە داخوازی لە بۆ یەکەچی دوو پیرێژن ئەو هاتەچوون تەماشایان دەکرد و ئەگەر ڕێک و پێک باە و جوان باە و دییانگۆ کاکە بڕۆ نەداخوازی ئێستا ئەدی ئێستا شەریف ئەدی ئێستا مەحێدین ئێستا کەنی دەبی لژنەچی دروستکەی دەبی دکتۆر لەگەت بیت لە بەتەجمی لێویان هاالێ دەکەن و فیلەر و بۆتۆکس و چاوەی خۆیان نییە برۆی خۆیان گوپەکارە توپی خۆیان هیچی خۆیان نییە ئەها گۆرانیەکەم ببیات ها گۆرانێک دەهاگە لە خۆش بدە هەرێ جوانی هەمووی درۆیە شەرتی چاو و برۆیە بەڵام ئێستا گۆرانی گۆڕا ئێستا لەبەر عەدەستە و تاتۆی نییە گۆرانیشان تێکدا ماخراب شعر و ئاوازشانم و تێکدا واللهی وەیە شەریف هەمەکە ئەوجە جاران کورە برێتی جارە دەی شەریف بڕوا بە شەریف بە قۆت نەبی ئەگەر ژنت شەریف بۆ قورعانی بە قۆت نەبی هیچ ئەو جارانی بە قۆت مەحێدین شتی پێیە بە قۆت نەبی لێت عادەست دەبم ها خۆت فوتێنم دەی شەریف بڕوا بکە کاک ڕەحمان جاران ئەگەر ژنت تەراق بدابایە کورە دەبایە ئەو محەلەی بەجی بینی کورە حیبەکی گەلە گەورە بوو کورە دەبۆ لە کەچ ڕەش ئەبە نوویتوانێت هەتا تا ژنیشان نەدەدا ئەدی ئێستا شەریف ئێستا تەلاق نییە بیتە ئاخواردنەوە تەلاق خۆی گەورە بۆ خۆی تەلاقی دانایە بەڵام لە ناچاری بەڵام ئێستا لە گۆری نیە تەلاق دەدرێ بەسێ یەکسەنیە لە پێش دەکە دەری جیانە خواتەزم نەبیە ئەتون تەلاق داش دەری نانە گیانە بای ئیشاڵ یەکتر دەبینینەوە یەکتر دەبینینەوە شەریف لە خۆتە ڕاست دەکەی جارشکەکە لە جوانەوە دەکەی ڕاست شەریف کارە ساتە دەرێ دەتوانین ببینە برادەریش شەریف قسانە نەکەی شەریف قسانە نەکەی کورە نییە ئەو چی ئەوەی گوتیە بڕوا بکە پاش تەراقی بووینەوە برادەر شەریف پێتێک دەچم کورە عەنتیکەیە ئەخلاق نەما محو أخلاق لما أي والله هذه كرة تجوبها بباشة ربي بقرباني ربي بقرباني أو دا كيبي دزاني وأنا تصورك بيكن دزاني وأنا تنزوان برورد كراينا اشتشكم ببلاتا زاران أما دمان زاني من دار لماري برورد دكتي استعكس ديكو من دار لكورانيا استصقوا بشيلي حاتي نو ماري برورد دكن كسي دكن جانا بلي والله حزمنا بشيلي هاتي هدور السلام سلامها أوما بي صقوا بشيلي بيوم ماري ساريات سقرانا سار هدية ولا بس علي راسي بڕوا بکە ئەو ڕۆژێ لە مارکێتی سارەکم دیت
ژنێک دەیهاژ و 5 سەی تێدا بوو پێستە بڕواکە پێستە ناو سایرەی بوو زۆر ئەوها دەکەی زان چیە ئەو گەمەم قەت لە بیر ناچی چەند بە چەند بوو کاکە 250 بە 50 لە لای فەرنیچیەکەی باس کردبوو قات لە دەرم دەرناچی ئەوجا کوڕم پیاو بۆ و بەجێ بابت بکە ئەحمد کوڕی خۆ دیتت برادەرەکانی بزانە چەند قسەیان خۆشە چەند بەسوودە چەند یەکتر ماڵ خۆش دەوێ کوڕم ناوەچی ئەو برادەرانەی تو لۆ کافتیریا زغارە چێشان لە بندیوارێ نێرگ لە چێشار کوڕەکەمی باشە ئەرێ وڵاهی بابە جیانە تو لۆ سەرماندم برادری پێشتر زۆر بە مۆقیفترن لە برادری ئێستا یاڵا بچین دەبەکەی خۆمان تەواوکە دانیشتی لە سەرم هەر چایەکت نهی نانە بەسی بە خودای دەبێ لە مارەی داکەم خۆش بم لەو گەمەیە خۆش نامە